حکومت ماڵی هەمووانە. زۆرینەی دەرچوانی زانکۆ پەیمانگاکان دوای دەرچوونیان چاوەڕوانی دەستی حکومەتن تا لە دام و دەستگاکانیدا دان مەزرێنێت. بەڵام لەم ساڵانەی دواییدا ژمارەی دەرچوان هێندە زۆر بووە کە بەسەر حکومەتدا کەڵەکە بوون و هێدی حکومەت توانای دامەزراندنیانی نامێنێت. ئەمە جگە لەوەی حکومەتی هەرێم بە بەهانەی قەیرانی داراییەوە لە ساڵی 2014ەوە دەرگای دامەزراندنی بەڕووی دەرچواندا داخستووە. ئێستا گەنجان لە هەوڵدان تا لە ڕێی بزنسی گەورە و بچووکەوە کار و بژێوی خۆیان دەستەبەر بکەن. بەڵام نەبوونی داهات و سەرمایە زۆر جار خەون و خولیای کەسابەت لای گەنجان لە گۆڕ دەنێت. ئەم گەنجە گەرچی دەرچووی خوێندنی بازرگانیە، بەڵام دەڵێت دەیان بیرۆکەی کارم لەبەر دەستا، بەڵام نەبوونی دەزمایە ڕێگرە لە بەردەم جێبەجێکردنیاندا. لە ڕاستی ئێمە چکە خۆمان تازە ڕژمان کردووە تازە تەلەڤەشین بڕەپارێکی وەمان لە بەردەستانیە بۆ ئەوەی ئەو بیرۆکە تازەیە بکەین بە بزنسێک و یەکسەر دەست بە ئیشەکە بکەین. ئەگەر کە حکومەت باڵێ قەرزێکی بچووک بابام گەنجانە ئەم گەنجە بێ ئەوەی کە لە ماڵ و دانیشە بڵێ من ئیشم نییە یەکسەر ئەو دەقەی خۆی ئیشەکەی خۆی دامەزرێنێ. لە سلێمانی سیمینارێک بۆ چەند گەنجێک سازکرا کە دوای دەرچوونیان لە زانکۆ چاڕوانی دەستی حکومەتیان نەکردووە و خۆیان بە دوای کارداگەڕاون. ئەوان ئێستا خاوەنی پرۆژەی خۆیانن. لەو سیمینارەدا ژمارەیەک گەنج لە سلێمانی و هەولێر و دهۆک بەشداریان کردو ئەو گرفتانیان باس کرد کە بربەسن لە بەردەم دەستپێکی بزنسێکی سەرکەوتوو. یەکێک لەو گەنجانە دەڵێت سەرەتا بە 5,000 دینارەوە دەستی بەکارەکەی کرد، بەڵام ئێستا موچەی 30 کارمان دەدات. خوێندنم تەواو کرد، دەسم کۆمپانیام دامەزران. ئێستا من تقریبا زیاد لە 25 کەس ئیش لەگەڵ منە ئاکا لە کۆمپانیەکەی منە سوود لە کۆمپانیەکەی من وەرەگرێ. کەس لەوانەی کە لەگەڵ منە ئیشەکەن چاوەڕێی حکومەتیان نەکردووە کە تەعیینیان کەن. من بەڕای من لە هەموو وڵاتێکە کەرتی تایبەت زۆر گەورەترە لە کەرتی حکوومەت، بەڵام لای ئێمە بە پێچوانەوەیە بە ڕقم لام نییە، بەڵام دووقات و سێقاتی ئەوانەی کە لە حکوومەت ئیشەکەن 3-4 قاتی ئەوانن کە لە کەرتی تایبەت ئیشەکەن کە ئەبێ پێچەوانەکەی ڕاستە. ئەمە بە گەنجان ئەکرێ، ئەمە ئەبێ گەنج بیل لەوە بکاتەوە بچێتە بەشێک لە زانکۆ کە ئەزانێت لە دواتر کە تەخەڕوجەکە کەرتی تایبەت بە دوای و ئیشەیە ئەگەڕێت. ئەوەیە کە فەشەل بێنێ سەرنەگەم لە ڕووی مادیەوە دوو لە ڕووی مادیەوە نەبێت لە ڕووی معنەوەی تر متمانی بەخۆی نامێنێت و کەسیش متمانی پێی نامێنێت لە دەوروبەرەکە. نەبوونی پلانی حکومەت لە گرنگیدان بە کەرتی تایبەت و نەبوونی کۆمپانیای بیانی لە هەرێمی کوردستان ڕێژەی بێکاری لە نێو گەنجاندا بۆ لە سەدا 14 بەرز کردوێتەوە. بەشێکی زۆری ئەوانەی کاری وەبەرهێنان دەکەن دەڵێن بەشێک لە کۆمپانیا و سەرمایەدارەکان لە ترسی شکست و ئیفلاس بوون ناوێرن دەست بۆ کاری گەورە بەرن. هەر بۆیە هەلی کار لە باشووری کوردستان زۆر بە ئاستان بۆ گەنجان فراهەم دەبێت. ڕامیا عوسمان، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.